بەڵێ دیارە ئەوە ڕوون واشکایە کە زۆر کەس پیان وابوو بە هاتنی جۆر بایدن لەوانەیە گۆڕانکاریەکان لە بەژەوەندی ئێرانە بکشێتەوە، بەڵام ئێران بۆ خۆی باش ئاگادارە کە سیاسەتی ئەمریکا لە ئاست هەڵسوکەوتی ئێران کە حساب بۆ دنیای دەرەوە ناکات نەگۆڕاوە بۆ دنیاشە لەوەی کە جۆر بایدنیش بە شێوەیەکی تر لەوانەیە بە شێوەیەکی تر بەڵام بە لەسەر سیاسەتی ئەمریکا سزاکانی بەسەر ئێرانە تون کاتەوە و ئێرانش ئەو جۆرە هەڕەشانە کا کە گوایە بەو مەبەستەوە حکوومەتە نوێیەکە یا کابینە نوێیەکەی جۆر بایدن قەناعەت پێ بکات کە لەگەڵ ئێران نەرمی بنیون یاروکو چۆن سەردەمی ئەو باراک ئۆباما نەرمی نواندووە. ئەمانە خۆی دەلالەت لەوەکەن کە هیچ کاتێک کێشەکانی ئێران و ئەمریکا بە گۆڕانکاری لە سەرۆکەکان گۆڕانکاریشەوە دروست نابێت و ئەو ماوەش کە باراک ئۆباما ئەو شانسەی بە ئێراندا لە ڕێککەوتنی بەرجامیان واژۆ کرد کە بۆی کە ئێران هندێک لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی خۆی بگونجێنێ، بەڵام ئەوەش تاقیکردنەوەی بوو بەڕاستی ئەگەر ترامپیش نەشوایەتەوە هەر ڕژمێکی تر لەسەر حکوم باە و گوێڕ ئەوەی ببینایە کە ئێران دەیکات دەستپێشخەریە بۆ نەرمینواندنی سەرۆکی نوێی ئەمریکا لە بەرەوەی کەلامان کادا یەکسەر دەستپێشخەر بێت ئەمریکا نەرمی بنوێنێت بەرامبەر ئێران. ببوورە دەمکەت باش نەهات. پێ دوایە ئەمی کە لە ئێستادا ئێران دەیکات، پێ دوایە دەستپێشخەریە ئێران بۆ ئەمریکای دەکات لە بەرەوەی کە لە ئێستادا سەرۆکایەتی گۆڕانکاری بەسەردادێت ئەمریکا نەرمی بنوێنێت. پێم وایە بەڵێ ئەو جۆرە هەڕەشەیەک دەکات کە ئەگەر ئەمریکا نەرمی پێی وابێ بەو هەڕەشانە ئەتوانێت کاریگەری لەسەر سیاسەتی حکوومەتی دیموکراتەکان هەبێت لە ئەمریکا کە جۆر بایدن سەرۆکایەتێکە، چونکە هۆکارەکەی ئەوە بووە هەر کاتێک دیموکراتەکان لەسەر حکوم بوون بەو شێوەی کۆماریەکان بەرامبەر بە ئێران تون نەبوون و ئێرانیش ئەو نەرمیەی ئەوانەی قۆستوتەوە بە شێوەیە خۆشەکە پێی وا بۆ ئەمریکا لە سیاسەتی ئێران ترسی هەیە، بەڵام دیموکراتەکان کاتێک لەسەر حکوم بوون بە شێوەیەک تر سیاسەتیان کردووە، هەمان سیاسەتیان هەبووە بەرامبەر بە ئێران، بەڵام نەیانویستوە هیندێ بەرژەوەندی ئابووری و دیپلۆماسی خۆیان هەیە لەگەڵ دنیای دەرەوە تێکی بدەن. بەس ئێستا دیموکراتەکانش هاتنە سەر ئەو قەناعەتەی کە ئێران بەو شێوە ڕەفتارەی لە هیچ بەرژەوەندەکانی ئەمریکای نەهێشتووە لە ڕۆژهەڵاتی نابین، بۆیە پێم وایە جۆر بایدنیش بە شێوەیەکی تر کارەکانی خۆی دەکات، بە تایبەتی شەڵبژانەوەی ئەو ڕاوێژکارە تازایی کە پێشووتر ئەزمموی هەبووە لەگەڵ کارکردن لەگەڵ ئێران، ئەوەش خۆی دەیلێکە کە ئێران بۆ هەڵبژاردنە دڵخۆش نەبوو بە دیاریکردنی ئەو کەسە ماگۆرک. دیارە ئەمانەش خۆی ئێرانیش پەیامێکی وەرگرتووە لە جۆر بایدن کە هێشتا دەست بەکار نەبووە کە هەمان سیاسەت پەیڕەویەکە بەرامبەر بە ئێران و هەروەها تازەترین سزایش بەسەر فالح فەیازە وەکو کەسێکی تایبەت بە ئێران و نزیک لە ئێران لە حەشی شعبی عێراق ئەوەش خۆی جۆرە پەیامێکی نوێ بوو گەیشتەوە گوێ ئێران. زۆر باشە کاک عارف، بەڵام ئێران لەم چەند ڕۆژەی ڕابردوودا هەستا بە زیادکردنی پیتاندنی یۆرانیۆم بە ڕێژەی لە 120 وەکو فشارێکی دەرەکی مەبەستی چی بوو لەمە؟ ئەوێت لە بەڵێ دووبارە نمایشکردنی قودرەتی خۆیەتی کە وای شانەدا کە زۆر بێمنێتە بەرامبەر بە هەر هەڕەشەیە کە بەرابەری ئەکرێت و جۆرێکە لە حساب نەکردن بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بۆ سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا، بۆ سیاسەتی دەرەوەی کۆمکاری عەرەبی، بۆ هەندێک بەرنامەکە ڕوبەڕووی ئێران باسی لەسەر ئێستا ئەو پێشەوانەکەی دنیای دەرەوە زیاتر لە خۆی تووڕاکە و ئەمەش جۆرە قودرەت نمایشکردنیەکە کە لە حاڵەکە تەنها لە چوارچێوەی ڕاگەاندنایە لە کردەوەدا ناتوانێت و کارە جێبەجێ بکات و ئەوەش ئاسانکاریەکە بێ بۆ ئەوەی کە وێ دەچێت کە ترامپ پێش کۆتاییاتنی بەم کارە حتا دەقەی سفری چاوەڕێ ئەکرێت کە ترامپ پێشەوە بچێتە دەرەوە گورجێکی کاریگەری لێدا و ئەمە جۆرە هاندانێکە کە ئەمریکا بخاتە ناو بۆچووی زۆر کەس پێیان وابێت کە ئەم جۆرە ڕەفتاری کۆماری ئیسلامی ئێران جۆرە هاندانێکە بۆی ئەمریکا بخاتە ناو یا ترامپ دەستی ترامپ خاتە ناو شەڕەکەوە. بەڵام پێ دوایە بتوانێت ترامپ پێش ئەوەشی کە کورسی دەسەڵات بەجێ بێڵێت ئەو گورزە لە وڵاتی ئێران بۆشێنێت؟ پێم وایە ئەگەر هەڵسوکەوتەکانی کۆماری ئیسلامی ئێران لەم ماوەی ئەم دەڕۆژەی کەماوە تونتر بێ لەوەی کە هەیە و بێمنەتی ئیشاندات و هێرشی تەبلیغاتی دروستکە بێگومان دەیکات ترامپ ئەو کارە دەکات، بەڵام تا دەقەی سەفر نەکات بۆ ئێمە بەس بۆ ئەمریکاکانیش ڕوونیە. من زۆر جار گوێم لە بۆچوونی زۆر لە کەساتی ئەمریکایانیش گرتووە یا لە میدیا جیهانیەکانەوە تا دەقەی سەفر، چونکە سیاسەتی ئەمریکا دۆناڵد ترامپیش بە پێی تویتەکانی پێشووتری بە چرکە ئەگۆڕێت، بۆیە لە ئەگەرایە دەتوانین بڵێ لە چوارچێوەی ئەگەرایە. زۆر باشە کاک عارف، بەڵام ئێران باز لەوە دەکات کە دەڵێت تا 21 شوبات کەواتە یەک مانگی بۆ سەرۆکەنوێیەکەی ئەمریکا داناوە ئەگەر سزاکان لا نەبرێت لێکۆڵەرە نێودەوڵەتیەکان لە ئێران دەکاتە دەرەوە. پێ دوایە ئێران بتوانێت ئەمە بکات، بۆچی لە ڕێگەی فشار بکات زیاتر؟ خۆی ئەوە نوعترە لە هەڕاشەکردن لە حکوومەتی نوێیەکەی ئەمریکا، خۆی دەبێت ئەمریکا کات بۆ ئێران دیاریکە، هەمیشە دنیای دەرەوە کات بۆ ئێران دیاریکە، نەک پێچەوانەکە ئێران بۆ دنیای دەرەوەی دیاری بکە. ئەمەی خۆی باشین بەڵگەی ئەیداوە دەسەوە کە ئێران نایەوێت ئاشتی لەگەڵ
یا ڕێکەوتنێکی ئاشتی لەگەڵ حکوومەتی نوێیەکی ئەمریکای شەبیها لەگەڵ یەکێتی ئەوروپا بێت لە حاڵەکە پێشووتر بەشێک لە حکوومەتەکانی ئەندام لە یەکێتی ئەوروپا پێیان وا بوو کابێت لەسەر ئێران توروتیژینەکرێت. ئیستایش ئەم حکوومەتانە گۆڕانکاریان بەسەرهاتوو. ئیساتوان بڵێن لە سەدا هەشتایی پەرلەمانی یەکێتی ئەوروپا ڕۆژنامەندی لەسەر ئەوەیە کە سزاکان بەرامبەر بە ئێران تووتر کرێنەوە، چونکە ئێران هیچ حسابێک بۆ بڕیارەکانی نێونەتەوەی ناکە ئەو وەلایەکە. بەلای دیکەش تاوەکو وتم ئەم جۆرە هەڕەشەکردنە دەرکردنی چاودێرانی یۆرانیۆمی جیهانی لە ئێران تەنیا ئەوانەی خەڵکی ئەمریکانین، ئەوانەی هەڵبژێردراوی ڕێکخراوێکی گەورەی جیهانین کە نوێنەرایەتی هەموو ڕێکخراوەکانی جیهانەکە کە خاوەنی چەکی ئەتۆمین یا بەرحەڵ ئەندامن لەو ڕێکخراوە و ئەمە زیاتر دنیا لە خۆی بێزارەکان نەکات. ئەمریکا پێم وایە بە ئێران بەو کارێکی بکات کۆتایی زیاتر واژۆ لەسەر کۆتایی بە تەمەنی خۆی هێنێت و من دڵنیایشم ئەمریکای بە هیچ حسابێک بۆ هەڕەشەکانی ئێرانی لە مێژوو نەکردو نایشکات. بەڵام ئەمریکا لەبەر ئەوەی پێشووتر واردی دوو شەڕی گەورە بوو، شەڕی عێراق و شەڕی ئەفغانستان، و لەوەدا کەوتە بەر ڕێخنێکی توندی شقامی خۆی ناوخۆی وڵاتەکەی و کۆنگرێز بۆیە ناوێ ئەمجار شەڕەکە بە شێوەی داخەبوون لە شێوەی عسکەریەوە بکەم. پێم وایە ئەمریکا درێژە بە شەڕەکەیدا لە ڕێگەی ئابووریەوە و لە ڕێگەی ناردنی هێز بۆ نێوکەنداوە و ئاستەنگی دروستکردنی ئابووری لەسەر ئێران، ئاستەنگی دیپلۆماسی لەسەر ئێران بە تەواوی لاوازی کە وهەر ئەوەیشی کە بەردەوام کە باڵادەستەکانی ئێران لە خارجی ئێرانەوە ئەکوژێت، تازەترینیان کە لە یەمەن بوو، ئەمانە خۆی ئاستەنگی دروستکردنیەکەن کە پەیوەندی ئێران لەگەڵ وڵاتانی دراوسێی خۆی و لەگەڵ ئەو وڵاتانەیە کە ئێران کارەکانی خۆی تێ ئەنجامەدا و عێراق و یەمەن و سووریا و لوبنان، ئەمە وردە وردە شەڕەکە ناڕەسەخۆ دەستی پێکردووە و ئێران هەست بەماناکە بۆیە ئەو جۆرە هەڕەشانەکات. یعنی ئەوەی کە ئەڵێن شەڕی ئەمریکا و ئێران نابێ، شەڕەکە ناڕاستەخۆ ماوەیە کە دەستی پێکردووە. زۆر باشە، کەواتە پێ دوایە ئەم هەڕەشانە جێگەی خۆی بگرێت یاخۆت پێ دوانیە لە ئێستادا دەسەڵاتی ئێران سنووردار کراوە، بە تایبەت لە کاتێکدا کە قاسم سلەیمانی لە ژیاندا بوو ئێران هەڕەشەکانی تونتر بوو، هەژمونی زیاتر بوو بە تایبەت لە عێراقدا، بەڵام ئێستا زۆر بەلاوازتر سیر دەکرێت پێ دوابێ. بەڵێ وەکو وتمان ئێران تەنها لە ڕێگەی ڕاگەیاندنەوە خۆی بە خەڵکەکەی و بە جیهان نمایشکە کە ماوە. تەنها بەڕاستی لە بەیندانی قاسم سلەیمانی توانم بڵێم لە بەیندانی 50% سیاسەتی ئێران بوو بە دنیای دەرەوە، بۆیە خۆی ئەوانە گشت دەزانێت و هەموو لاوازانی کە لە ناوخۆی دروست بووە و کوشتنی کەسانی پرۆفسۆر و شارەزا لەباری یۆرانیۆمەوە لە ناوخۆی وڵاتەکەی، ئەمانە هەموو زەعفی سیاسی و ئەمنی و دەسەڵاتی خودی ڕژمەکە ئیشانەدا. بەڵام لە ڕێگەی ڕاگەاندنەوە و نمایشکردنەوە ئەمڕۆ من فیلمێکم لێکێ لە کاناڵ عەرەبیەکان بینی نمایشی چەکە ئەتۆمیەکانێکا لە ژێرزەوی و نەوەویەکانی و وەکو جۆرێک عەرزی قدرەت ئیشانی جیهان بداکە و ماوە لەسەر حاڵی خۆیەتی. ئەمانە خۆی دلیلەوەتن کە ئەم ڕژمە بەڕاستی بەرەو پەلەقاژەیەکە چێت، بەرەو شێوەیەکی لاوازبوونە چێت، بەڵام ئێوەی لە ڕێگەی ڕاگەاندنەوە خۆیشاندا کە ماوە لەسەر حاڵە و ئەتوانێت وەڵامی هەموو جۆرە هێرشێک و پەلەمارێکی دەرەکی بداتەوە. زۆر باشە کاگار، بەڵام ئەو باز لەوە دەکات ئێران کە دەڵێت گرێبەستی ئەتۆمی هیچ سوودێکی ئابووری بۆ ئێران نەبووە، بەڵام ئەم سزایانشی کە بەسەریدا سەپێنراوە زیاتر لە بەرامبەر پیتاندنی یۆرانیۆم یاخود ئەم چەکە ئەتۆمیانەیە کە بەکاری دێنە، بەڵام ئەگەر سوودی بۆی نەبووە بۆ بەردەوام لە زیادبوونی شایە پەرەی پێ ئەدات. وەگوتم ئەو پێی وابێ سزای ئابووری کاریگەری لەسەر ئێران یا ڕێکەوتن کاریگەری ئابووری لەسەر ئێران نەبووە، بەڵام بۆ دەستکارمەندان و دەسەڵاتدارانی ڕژیم هیچ گرنگ نییە سزای ئابووری لەسەر ئێران بێت، چون سزاکەی خەڵکە فەقیرەکەی دەیچێژێت. بۆیە ئەوان پێیان وابێ سزاکە مادام خانەوادەی خۆیان کاریگەری لەسەر خانەوادەی خۆیان ناگرێتەوە، ئیتر کاریگەری چی لەسەر خەڵک ئەوتۆ کاریگەریی ئەوتۆی نیە، ئەو لای گرنگ نییە خەڵک بە چی قۆناغەکە تێپەڕێ. بەڵام ئەو وەکوتم تەنیا لە چوارچێوەی هەڕەشە خۆی ئەهێنێتەوە، وعلی وای ئیشانەدا کە خەڵکەکە پشتیوانی بکەن لەسەر حکم ماوە و قدرەتی ماوە هێزێکی بەهێزە لە ناوچەکە و ئەوێت بەو شێوەیەوە هەڕەشە لە دیپلۆماسیەتی جیهانی بکە کە لە ئێران بوونیانەیە. ئەگەر بێت و پشتیوانی لەم شێوە کارانەکەن، دیپلۆماتیەتی ئێران لە ئێران هەموو ئەچێتە دەرەوە لە پێشە لە بە چاودێرانی چەکەی نەوەوی دەست پێکا. بەڵام من دڵنیام وردە وردە هەموو قۆنسولیەکان وڵاتان ئەکشێنەوە کە کاتێک کشانەوە ئەو کاتە جۆرێک لە ستارتی شەڕەکە دەست پێکات. زۆر باشە کاک عارف، بەڵام پێ دوایە جۆ بایدن هەر وەکو سزاکانی یا خود وەکو سیاسەتی دۆناڵد ترەمپ پەیڕەوکات هەر لە ڕێگەی سزا و هەڕەشەوە بێت، سزا بسەبێنێ بەسەر ئێرانە یاخود ئەم سیاسەتەکەی گۆڕانکاری بەسەردا بێت بیکات بە هێزی سەربازی و لە کۆتاییدا جەنگ دروست ببێت. من پێم وایە سیاسەتی دەرەوەی ئەمریکا یەک سیاسەتە، یەک جۆر سیاسەتە، یەک جۆر استراتیژیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن کارکردن. بەڵام ئەو جۆرە سیاسەتە هەرکام لە حیزبەکانی حاکم دێنە سەر حکم لە نێوان کۆمارەکان و دیموکرات هەرێکە بە شێوەیەک کارەکە ئەجوڵێنێ یا ماشینەکە دەسوڕێنێ. جۆن بایدن و کۆمارەکان هیچ کاتێک لە کۆبنەوەکانی کۆنگرس مخالفی ئەوە نەبوون کە
ئاستەنگی ئابووری و سیاسی و دیپلۆماسی لەسەر ئێران دروست کرێت بەڵام بەو شێوەیە کە ئەوان ویستیانە بۆیە من پێم وا بێت جۆن بایدنیش بە شێوەی خۆی چونکە جۆ بایدن بۆ خۆی کەسێکی نامۆ نییە جۆ بایدن لە هەفتاکانەوە شارەزایی لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوین هەیە و لە هەفتاوەشەوە باش ئاگاداری هەموو کردارەکانی کۆماری ئیسلامی ئێرانە من پێم وانییە جۆ بایدن بەو هەموو ئەزمونەی هەیەی دەست شلکا بۆ ئێران یا ئەمریکا وا ئیشانی ئێراندا کە بەداخەوە ئۆباما ئێرە ئەمریکای لە پێشاوی ئێران وا نیشانەدا کە ئەمریکا لاوااسترە یا بەرحاڵ بوو بە لۆگۆیەکی تەبلیغاتی بۆ خودی کۆماری ئیسلامی ئێران بۆیە من پێم وانییە ببورن لە وەختەی کارەبای چووەوە پێم وانییە کارگەرێکی ئەو توی هەبێ لەسەری و پێم وایە جۆن بایدنی سیاسەتی تابێت بەخۆی هەیە و سیاسەتی ئەمریکا درێژە پێدا. بەڵێ سپاس بۆ عارف باوەجانی سەرۆکی پارتی سەربەسی کوردستان هەرچەندە من پرسیارم مابوو دەمی زیاتر بەردەوام بم بەڵام دیارە بەهۆی پچڕانی کارەباو نەمتوانی زۆر داوای لێبوردنەکەم و سپاسانەکەم. سپاس بۆ ئامادەبوونت کاک عارف.